زیاتر لە مانگێک بەسەر ڕووداوەکەی کەرکووک تێدەپەڕێت تاوەکو ئێستا ئەو لیژنە پەرلەمانیی عێراق کە سەردانی کەرکووچیان کرد و لێکۆڵنەوەیان کرد تا ئێسایچیان ڕانەگەیاندووە و خەڵکیش دەڵێت تاوەکو ئێستا کەس دەستگیر نەکراوە و بکەرانی ڕووداوەکەش دیارن ئەوانەی کە دەستیان هەبووە لە شەهیدکردنی ڕۆڵەکانی کورد. لەسەر ئەم بابەتانە گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز مەریوان قەرەنی ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراق دەکەم کە لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک مەریوانم کاتتان باش، سەردانی کەرکووکتان کرد، زۆر سپاس. مانگێک بەسەر ڕووداوەکە تێپەڕی، ئەنجامەکان چی بوون؟ زۆر سپاس بۆ بەڕێستان. لە پاشەوەی کە بەرگارەکە دەرچوو لە هەیەی ریاسەی پەرلەمانی عێراقی کە لوزنێک پێبێ لە ئەمن و دیفاع سەردانی کەرکووکدا کە لزنەکە کارەکەی خۆی ئەنجامدا و سەردانی کەرکووکی کردو لە نێزیکەوە لە بابەتەکان نێزیک بینەوە وەزعەکە تێگەیشتین کۆنیە و لە ڕووی تەقسیریەوە و لە ڕووی دروستکردنی ئەزمە و لە ڕووی دروستکردنی مەشاکل لەوێن دەر چ لایەنێک بۆ یان چ کەسێک بۆ ئەو کارانەی ئەنجامدایە متابعەما کردێشمانەکردێن. بەڵام بەخۆت جەنابتان باش دەزانن بابەتی کەرکووک وەکو بابەتەکانی دی لە عێراق بە سیاسەتیان کردیە، هەندێک کەسێ نانێ ئەو نەتایجی ئەو تحقیقی دەربچتن و لایەنەکان محاسبە بکرێن و یانی ئیجراعاتیان ئەو ئیجراعاتیان ئەگەر عەفوم دەکەی. ئەمە هەتا ئێستا چەندین جار لە پاش سەردانەکەی چەندین جار لە کۆبوونەوەکانی لیژنەی ئەمن و دیفاع داوامان کردێت کە راپۆرتێک بە زووترین کات ئامادە بکرێت دەوا پێداچوونەوە لەسەرەوە بابەتێ بکرێت و محاسبەی ئەو کەسانە بکرێت کە ئەو ئەزمەیان دروست کردە کەرکووکیان سانعی ئەو ئەزمەی بوونیان ئەو کێشەیان دروست کردیە کە تەقسیرەکەی هەمووی دەکەیتە سەر ئەو حکومەی محەلی وێندەر و زائیدەن قاید عەمەلیات مشتەرەکە کە هەردووچیان نەیانتانیە ئەو ئەزمەیان لە کەرکووکێ دروست کرد کە پاش چەندین ڕۆژی چەندین چەکدار لە بەردەم قیادی عەمەلیاتی خرب بۆ هیچ ئیجراعاتێکیان ئەگەر نەکردن بەعەکسەوە ناویانێ نابن معتەسەمین ئەو کەسانی کە لە کەرکووک زەلەرمەند ببوون ئیش و کارەکان سا ئەو ڕێگایە بوو ئەوە بوو ئەو کێشەیە دروست کرد و ئەوەی جەنابیشتان ئاگادارن و لە نێزیکەوە ئاگادارن کە چار شەهید هەبووە لە وەحداسەی ئەو بابەتە هەتاکە ئێستامە بەردەوام مناقەشەی لەگەر دەکەین لەگەر ئەو لایەنانەی کە لە لیژنەی ئەمن و دیفاعن نەگەرەمە احتیمالە هەفتەی دابێتن زەختەچی لانێ بکەینەوە کە بە زووترین کات راپۆرتێک ئامادە بکرێت و دەستنیشانی ئەو کەسانش بکرێت. کاک مەریوان چێن ئەوانەی قەزێ ڕێگرن لە بەردەم لێکۆڵنەوەکانتان نایانەوێت ئەو لێکۆڵینەوەانە بە ئەنجام بکەن چێن؟ بزانە ئەکۆت تەماشای ئەحداسی کەرکووکێ بکەیت دەستێک بووە لەو بابەتەی تەقسیریەکە لەلایەن محافظ و حکوومەتی محەلی کەرکووک بۆ کە ناتانە ئیدارەی ئەوزنەیگەڵ زائیدەن تەقسیریەکە لە قاید عەمەلیات مشتەرەکە بووە کە ئەو سەبەبی ڕئیسی بۆ ئەو ئەزمەی دروست کردێ و کە وەشی کردێ جێش داخلی ناو کەرکووکێ بێ بە نمونە لەوەی فڕقەی یازدەی نابۆ ناو کەرکووکێ وەحداسانەی ڕوویدا ناو کەرکووکێ ئەوان خۆیان پیشان نادەن لە لیژنەی ئەمن و دیفاع خۆیان پیشان نادەن ئەو لایەنانە کو ئەوە بووینە ینی خۆیان پیشان نادەن کە ئەوان لە دژی ئەو بابەتەنە یان نەگەر ئەو بابەتەی نیانانێ و راپۆرتە ئامادە بکرێت بەڵام خۆیان تاخیری ئەو بابەتەی دەکەن هەتا بابەتەکە بە سەری دابچێت و باش شارەزای هەر شتێک لە عێراق بکرێتە لوجنە نەتایجەکەی کو دەبیتن ئەوتە وەحدەسی تشرین وەچی ڕوویدا چەندین هەزار کەس ئەوە بە سەتان کەس لە تشرین کوژرا هەتاکەی زەوار نەتیجیان نەبووە لوجنەکان دەستنیشانکردنی لایەنێکی ناکەن کەم سەبەبە لەو وەحداسە یا ئەو فتنەی دروست کردێنە ناو کەرکووکی. باش کاک مەریوان نازام راپۆرتەکەت بینی یان نا کەسێک قسە دەکات باشە کە کەس و کاری شەیدەکانە دەڵێت ڤیدیۆ هەیە هەمووشت هەیە و کە دیارە چێ ئەو خەڵکەی شەهید کردووە و کەسیش دەستگیر نەکراوە بۆ دەستگیریان ناکەن؟ ڕاز دەکا ئەو کاتی سەردانی قیادی عەمەلیاتی کەرکووکمان کردو لێندەر لەگەر قاید عەمەلیاتی دانیشتین طبعاً وەچ راپۆرتەکەی تەقدیم کە راپۆرتەکە زۆر تەحەیزی تێدا بوو زۆر تەحەیزی تێدا بوو کە ئەنەهوو ئەو کەسانی کە معتەسم بووینە ئەوانی کە خۆیان بە معتەسەمین دادنێت کە ئەرەساس عەرەبی کەرکووکن بەڵام نە عەرەبی کەرکووکن نا خەرکە ڕەسەنەکەی کەرکووکن عەرەبە ڕەسەنەکەی کەرکووک نینە لێ دانیشتە بەڵام نە ترافی کەرکووکی هاتبوون
وەختی راپۆرتەکەی تەقدیم کرد لە شێوازی راپۆرت تەقدیمەکەی ئەو راپۆرتە نەبوو کە یەکلایەنە بیتن راپۆرتێکی یەکلایەنەی تەقدیم نەکرد بە نمونە ئەتو قاید عملیات مشتەرەکەی بچێت سەر بۆنیتی سیارەی ڕاوستی چادەورێت پڕی چەکداربی لەبەر دەرکەی عملیاتی ئەتلۆ محاسبەت نەکردن لۆ نەدگۆ دەو چەکدارانە چێنە کەسێک لەبەر دەرکەی عملیات مشتەرەکەی ڕاوستابی لە بەردەم قایدی بی کە کەبرا کەسێکیش بی تیرۆریزبی بۆ خۆشتان بزان ئەو کەسە تیرۆریستە مقابلەی بکە بری ئەمە ناو پاش محاسبەی کەسانێک دەکەینە سەر ئەساسی هەویە و ڕەگەزی ئەری گوتمەت لۆ محاسبەی ئەو کەسەی ناکەی ئەو کەسەش دیارە لە کەرکووچێ لۆ هیچ قسە لەگەر نەکردیان ئەو کەسانەی کە دەمپچای خۆیان پۆشێم لە فەمن بە دەردی خۆیان گوتنی چەکیانە دەستە و غار دەدەن و تەقەی دەکەن گوتمە ئەو کەسانە لەبەر دەرکەی عملیات بووە ئەرێ ئەو کەسانە چێنە تلۆ محاسبەیان ناکەی وەڵا دەیگوتەمە چ بزانە عین پاساوەکەش پاساو نەبوو دەیگوت وەڵا ئەمە دەستنیشانمان کردیە ئێگوتم لە قانونی شتەکەی پێبرێ دەستنیشانکردن کابراایەک سوور بزانی تاوانە چی کردبی و بە ئیسراحەتی لە ناو شارەکەی بسوورێتەوە چار ڕۆلەی کوردی شەهید کرابی دوای گوتمە تو 5 کیلۆمەتر دوو کەس شەهید کرایە لەسەر چلار 5 کیلۆمەتر لە قیادی عملیات دوورە ئەگەر ئەتوکو ئەو 5 کیلۆمەتر لە منطقەی حەدەس کە حەدەسی لێ نەبووە هیچ مشکلی نەبووە کو دوو کەس شەهید کرا ئەو هەمەرە ڕەشانە چێ بوو لە ناو کۆراناندا دەڕۆشتن و ملیان لە عالەمی دەناو تەقییانە خەرچی دەکرد دوای ئەتو مزاهرە لەسەر جادەی بووە زاهرە لەسەر جادەی بووە ئەتو خێرە تو جوندی بچتە ناو ماران و تەفتیشی ماران کاتم خۆ زەمانە نمایە باشە کاکمە یعنی پاساوەکان پاسانە بوون بەڕاستی حکوومەتی محەلیش لێندەر لە محافزیش یان ڕۆلەکی زۆر خراپی هەیە یعنی نازەمە عقلیەتە شۆفێنی هێشتا مایە لە ناویە بەڕاستی دەبی محاسبە بکرێن بە هەمویان محاسبە بکرێن بە قاید عملیات تۆ بکرا بە محافظ تۆ بگرا دەبێ بەڵام ناتەنی تۆ بگرا بە هەموو قیادی ئەمنیەکان کە دەبی بکرێتن دەبی بکری ئەگەر نادەبی حرەکەت لەسەرەوە بابەتەی بکەن چکە نابی ئەو ئیشە لیان قبول بکەین ئەوان لە ڕووی قسەوە لە ڕووی قسەوەی جعیبیان نیە وەڵا دەبی خینی ئەو شەیدانە ئەمە لەگەر یاچووی سەردانی ئەو شەیدەکانمان کردن قسەمان لەگەر کرد خاوەن شەیدەکانمان کرد منەماڵە شەیدەکانمان کردن قسەمان لەکرد کرد داواکاریەکانیان بەسیتە کاکە داواکاریەکیان نەکردیە برێن بابا مستحیلە نەکرێتن داواکاریەکی دەکاتن دەری کاکە خینی ڕۆڵەکەمان بە هەدەر نەچی ئەرێ زەحمەت نەبی ئەتلو هەتاو کە محاسبەیان ناکەی یان گوتن داواکاریەکە چی یان داواکارێکی بەسیتە نیان گوتێ تعویزمان بدەنەوە نیان گوتێ نازانم بەڵام دوو سیارە سوتای لێندەر محافظ ئەتو ئەگەر ئەتو محافزی کەرکووچێبی دەبی محافزی هەموو خەرج کەرکووچێبی نەک شەریحەکی معەیەن بچی سیارەی بکڕیەوە لۆ دوو کەسەکەی دی ئەوی سیارەی سوتای بەڵام کەسێک چارخین ڕژابی ئەتوێتان کە محاسبەت نەکردی بزانی کێشە وەڵام دەزانم چی ئەی باشە تو زانین چێت لە نادێقان لۆ محاسبەی ناکەی زۆر باش مادام خۆتان ئەو ڕاستیانە هەمووی دەزانن کاک مەریوان باشە خۆشت باس لە لیژنە و لیژنەکاری کرد کارێن لە عێراق چۆنە و ئەنجامەکەی بە شێوەیەکە بێ کەواتە خەڵک چاوەڕێی ئەنجامی ئێوە نەکات باوەڕی بەو لیژنەیە نەبێت دەبی خەڵک بزانە ئەمە ئەها عەفوم دەکەی لێرانە ئەمە واقعەکەت پێ دەرێم کە واقعەکەی کە لە عێراق کووە ڕازگۆیانە لەگەر خەکەکەی دەبین کووە واقعەکە لە عێراق بەجەناب دەرێ عەفوم دەکەی بە ڕۆن و ئاشکراش دەرێم بە ڕۆن و ئاشکراش دەرێم ئەو غەدرە کرایە بەڵام ئەتوو یعنی ئیجرa'اتە بەتیئەکەی کە ئەوان لە لوزنەکەی دەکەنی یان خۆیان لە ئەوە دەدەن کە ئیشەکەیان بە بەساتە دووەرگرتی هیچەکە ئەو هانە نییە دەبا ئەو ئیش ئەمەوەچی چینی لوزنی ئەمن و دیفاع واقعەکەمان دیت و هەموو دیتیان و گیان لێ بوو واقعەکەشیان دیت هەموو ستەمسە کاتەکانیشمان دەرینە ڕاز دەکا و برادێک کە تازە قسەی دەکردی گۆت ڤیددیۆمان هەیە ڕاز دەکا ڤیددیۆمان هەیە ڕسممان هەیە ڤیددیۆمان هەیە کوبەدوو هاوڵاتیان دەکەون عەلەمی کوردستانی پێشەیدی دەکا یعنی شەکان هەموو دیارە کچەکان دیار دەبا ئەوان فەوڕی ئەتو ئەمە هاتینەوە دەبا ئەمە لۆسبێنە دانیشتنەوە لزنەکە کۆبنەوەی خۆ بکە راپۆرتی خۆی بداتن پێشنیارەکانی خۆی بداتە ئەوەی دەبی داوا بکرێتن کە ئەتو چووی مادام خەمخۆری ئەو ملەتەینا چیتە کەرکووچێ لوزنەکە و پەرلەمان بڕیاریدای و هەیە گۆتیتی فەرمو کاکە ئەتو هاتیوە لۆ فەڕی لوزنەکە کۆبنەوەی خۆت نەکە زۆر باشە لۆ دانەنیشتی لوزنەکە و کۆبنەوەی خۆت ئەنجام نەدا و راپۆرتەکە نەنووسی ئەو لایەنە محاسبە بکرێن کەم قەسەڕن لەوەی زۆر باش ئەمە مەقسەدی من ئەوەیە تاخیربوونی ئەو بابەتەی ماگە چلۆ پێدا بچتن زۆر باشە لەم چەند ڕۆژی ڕابردووە
دیمانەیەکی خەمیس خەنجەر بڵاو بۆ باسی لەو کرد بوو کە پەکەکە دەستی لەو ئاژاوە و کوشتنی یاخود شێدکردنی ئەو چار هاوڵاتیەدا هەبووە ڕاستە؟ بزانە مۆزوعی پەکەکەی لێرانە ئەم ئەو بابەتە لۆ باسکەم باش بوو جەنابەت ئەو سوالە لەمە کرد پەکەکە ڕۆلێکی سەرەکی هەبووە لە ناو ئەو بابەتە و ئەو فەوزای دروستکردنی لە ناو کەرکووکیە لە ناو کە بە وەسفی وان ئەوان وەسفەکەی وا دەکەن کە لە ناو معتەسەمین لە ناو مزایرەکەی لە ناو متەزایرەکان کوبووە ئەتوم متەزایرین وەچی دەستی پێکردیە بە خۆیان قاید عملیات مدیر شورتە قایدی ئەمنی وەتەنی استخبارات هەموو احترام دەرن دەرێ 50 کەس بووینە ئەو 50 کەسە دەرێتن تاجر بووینە ڕزقی ڕۆژانیانە سەر ئەو ڕێگایە بووە ئەو بەاعتراف خۆیان دەرێ پاشان ئەو 50 کەسە زیاد بووە لێرانە ئەم سوالەکە لێ کرد گوتمەوە ئەو 50 کەسە کۆ عەدەدە لۆ زیادی کرد ئەم دەمێ بزانمە لۆ بڕۆم کە ئەوتوت بەخۆ دەرێ 50 کەس بووە مادام ئەتو دەری ئەو بەلێ شاوە عالەمە لۆتان هاتو بۆ ئەو شەڕە گوتیان هەندێک لایەنی تێدایە ئیدی استیفسار و سوال و شتمان لێ کرد و لێکۆڵینەوەمان کرد بەرێ لۆمان ڕۆم بۆ کە پەکەکە ڕۆڵێکی زۆر خراپیە بۆ لەو حداساتی کەرکووک سپاس بۆ بەڕێز مەریوان قەرەنی ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.